باس لە ئامارەکانی ئاگرکەوتنەوەکەین لە هەولێر تەنیا لە ساڵی 2024 پاشان لەگەڵ میوانەکەم گفتوگۆکەم بۆی چۆن ڕوبەڕووی ئەم ڕووداوانە ببینەوە. با سەرەتا باسیەوە بکەین لە ساڵی 2024 چەند ڕوودا و لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان ڕوویانداوە. کۆی گشتی ڕووداوەکان لە ماوەی ئەم 5 مانگە 329 ڕووداو بوون کە 120 لەو ڕووداوانە لە نێو سنتەری شاری هەولێر ڕوویداوە، بەڵام 209 ڕووداویان لە دەرەوەی شار بوون، دی لەسەر ڕێگاکان بە یاخود لە ناوچەکانی دەرەوەی سنتەری پارێزگای هەولێر بێ ئەم ڕووداوانە ڕوویانداوە. هۆکارەکانی چی بوون؟ بەهۆی چ هۆکارێگەم ئاگرانە کەوتونەتەوە 169 ڕووداویان کە زۆرترینە بەهۆی شۆرتی کارەباوە بووە ئاگرەکان کەوتونەتەوە، 46 لەوانە بەهۆی تەقینی بوتڵی غاز و یا بەهۆی لێچوونی غازەوە بووە، 63 لە ڕووداوەکان بەهۆی کەمتەرخەمی خاوەنی ئەو شوێنانە بووە، ئیدی خانووە ماڵە یاخود هەر جێگەیەکی کار بێت بەهۆی کەمتەرخەمیەوە بووە، 17 لە ڕووداوەکان بەهۆی فرێدانی جگەرە یاخود نەوت یاخود بنزینەوە ڕووداوەکان ڕوویانداوە، 4 لەوانە سووتانی ئۆتۆمبیل بوون. لەمانە زیانمان چەند کردووە، زیانە مادیەکان زۆرن، بەڵام بزانین چەند زیانی گیانیمان هەبووە لە کۆیەوە 329 ڕووداوە. دیارە 17 کەس مردوون سوتاون یاخود خنکاون بە هۆکارەکانی ئاگرکەوتنەوە، 38 برینداربوون هەیە، جگەلەوەی کە 20 کەسیش ڕزگار کراون لەوەی کە گیانی خۆیان لەدەست بن. مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم بە تایبەت لەبارەی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی بازاڕی قەیسەری هەولێر کە تێیدا ژمارەیەکی زۆر لە دوکانەکان سوتان و زیانێکی مادی زۆر هەیە. بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر، میوان مەکاک مەسعود، فەرموو زۆر بەخێر بێی. سەرەتا مەوێت بپرسم کە لە ئەنجامی لێکۆڵینەوەکان هیچی واتان دەستکەوتووە گەیشتونەتە هیچ؟ طبعا لێکۆڵینەکان ئێستان جارێ بەردەوامە، نەتیجەی ئاخری وەرنەگیرایە، لایەنی تایبەتمەند هەستن هەردەستەوەن بەو ئیشانە. هیوادارین لە ئایندەیەکی زۆر نزیک ئەم لێکۆڵینەوانە بەدیار بکەوێتن. بەڵام سەرەتا ئەمن ئەگەر دەمەوێت تەنها دەقەیەکم پێ بدەی ئەمیش باسی بکەم. هەولێر مەشهورە بە قەڵاو، بە قەیسەری و بە منارە. سەرڕای ئەوەی حکوومەت گرنگێکی زۆر بەو سێ بابەتە دەدا، هەم بە قەڵات دەدا، هەم بە قەیسەری دەدا، هەم بە منارە دەدا، چکە بەڕاستی ئەوانە ناسنامەی شاری هەولێرن. چەند لای حکوومەت گرنگە ئەو بابەتانە لای خەڵکیش گرنگە. یعنی ئێمە هەستمان پێکردووە کە قەیسەری سوتە سەرڕای نیگەرانی محافەزەی، سەرڕای ڕێگاری لایەنی ئیداریەکان، سەردانی بەڕێستەرۆکی حکوومەت لە بۆ شوێنەکە لە نیگەرانی خۆی خەڵکیش پێوە پەست بووە، خەڵکیش نیگەران بووە. هیوادارین ئینشاءڵڵا ئەو لێکۆڵینەوانە بەدیار دەکەون، بزانین هۆیەکان چییە. چونێکە ینی لەم دوایە چەندین ڕووداوی ئاگرکەوتنەوە بە تایبەت و ڕووداوی پێشووی بازاری لەنگەی هەولێر و ئەمەی قەیسەری، هیچ لێکچوونێکەیە لە هۆکاری ئاگرکەوتنەوەکان؟ شتێکەیە تقریبان شتەکان لێکچوونیان نییە، جیاوازن. بۆ من ئەگەر باسی سوتانی لەنگەی بکەی جاری یەکەم، دیاری یەکێک لە کاسبکارەکان کۆسەرێ بەکارهینایە کە کۆسەرێ بەکارهینایە پروشتی هەبووە، ئەو پروشتکە بەسەر شتومەتی کەوتووە، واری ئەتێ شتومەتەکان بسووتێ و ئیتر ئاگرەکە گەورە بووە. هی دووەم دیار نییە لە لەنگە، بەڵام ئەوەی بازاڕی نیشتمان ئەوە شۆرتی کارەبا بوو دیار بوو. بازار ئەوەی کۆگاکەی هەولێر کۆگا گەورەکە کە سوتا ئەوەش دیار و کێشەکەم و لە مابینی خاوەن کۆگاکە و لە مابینی ئەو برادە ئەو بەڕێزەی کە لەو شوێنە بوو. ئەوەی ئێستا شێستانە تا ئێستا دیار نییە، بەڵام بە هیوای ئەوەی حتمما بەدیار دەکەوێتین ئێستا لایەنی پەیوەندیدار تەواوی معلوماتەکانیان لایە بۆ ئەوەی بتوانن وەکو بڵێن هەڵی بسەنجێنن ئایا بزەبت کێشەکە لە کوێنرێ. زۆر باشە، با باسیەوە بکەین کە ڕووداوێکی لەم شێوەیە ڕوودەدات ڕێگە نەدەین تەشەنە بکە. پارێزگاری هەولێر چەند ڕێنماییەک و بڕیارێکی لەوبارەیەوە دەرکردووە، ئەمانە چۆن جێبەجێ دەکرێن و ئەو ڕێنمایانە چین؟ ئێمە یعنی پێش ئەوەی ئەو ئاگرانەش بێتن ئەو ڕێنمانە دائیمەن هەبوونە. ئەوجە لەلایەن قایمقامەت جێبەجێکرایە، یاخود لەلایەن شارەوانیەکان بووە، یاخود لەلایەن سەرۆکاتی شارەوانی بووە، بەڵام بەداخەوە ئەمە دائیمەن ئەو شتەوە لەو چەند جارە وتراوە، جێبەجێ نەکردنی ڕێنماییەکان یەکێکە لە سەبەبەکان. یعنی زۆر جار ئێستا باسی لێوە دەکەین هەمووی کاسبکاران و دوکاندارانن، چونکە کاک مەسعودیانی ئێستا لە نێو کاسبکاران و دوکانداران جۆرێک لە دڵە ڕاوکێ دروست بووە، ینی دڵنیانین لە شوێنی کاری خۆیان. ئێوە چۆن دڵنیاییان دەدەنێ بە جێبەجێکردنی بڕیار و ڕێنمایەکان؟ دەزانیت هەولێر لەبەر ئەوەی بەڕاستی شارێکی ئارام بووە، یعنی هاوڵاتیان ئەو برێن مەوادانی دەیفرۆشن، ئەو کەلوپەلانێکی دەیفرۆشن کە دەزانن کە ئێوارە دەستنەوە ئیتر هەر لە دەروی بەزیدێنین، تەنها پەردەشی پێوەدا دەپۆشن. ئەوە لەبەر ئەمن و ئەمانی ناو شارەکەی، بەڵام بەڕاست بەداخەوە ئەو ئەمن و ئەمانەیە کە ئێستا وایان پکرێتەوە لای تر کێشەکەی بۆ دروست بدینە.
ئەوی کێشەکە ئەوەیە بۆ نمونە یەکێک لە دوکانەکان ئەگەر کێشەیەک دروست بکە شۆرتێکی کارەباوی وایرێک بسووتێ دەکەوێتە لە ڕێگای ئەو شمەکانێک کە لە دەرەوەیە لە ڕێگای ئەو پەردەی کە پێیان داپۆشتیە دەجولێتەوە بۆ یاخود دەگوازرێتەوە بۆ دوکانێکەکەی تر دوکانەکەی تر بۆ دوکانەکەی تر ئیتر ئەو مەوادانش عادەتەن یعنی کە تەماشا دەکەن زۆربیان مەوادی ڕەنگە نایلۆن بن مەوادی نایلۆنیش دائیمەن شێوەی سوتانەکەی ئاسانترە و زووتر گڵپە دەگریتن و ڕەنگە هەتا ئەو وەختەی لایەنی پەیوەندیدار دەگەنێ زۆربەی کێشەکە زۆر گەورەتر دەبیتن هەرچەندە بەڕاستی کە تەماشا دەکەین ئێستا لایەنی پەیوەندیدار چ دیفاع مەدەنیە بەرگەری شارستانیە شارەوانیەکانە یعنی لە وەکو بڵێ کات و سادێکی زۆر باس کەوتینە ئەو شوێنانە توانیان کۆنتترۆلی ئەوە کارەبای بکەن یاخود ئەو ئاگرەکەن بە شێوەیەک لە شێوەکان بەڵام کە زۆر تەشەنە دەسێنێتن ئەو دوکانانە هەموو لە ناویەکن ڕەنگە هەندێکیان دوکانەکان بەرینیان 2 مترە بە 3 مترە بە 4 مترە لەو بابەتانە کە هەموو ئەوانەی لێک دەدەن بەڕاستی ئاگرێکی یەکجار گەورەی تێدا هەردەچیسێتن ئیتر ئەوە دەبیتن یعنی وەکو بڵین کۆنتترۆلکردنەکەی ئەوەندە ئاسان نییە یعنی ئەو شەوە تا جەنابی پارێزگار لێبوو لاوەنی پەیوەندیدار هەموو لە شێوە بوون یعنی ئێمەش تەوقعمان نەدەکردووە بە ئاسانی کۆنتترۆلی بکەین کە بەڕاستی ئاگرێکی زۆر زەخم بوو لەو لای یعنی کۆنتترۆل دەکرد لە لایەکی هەدەستاوە بەشێک لەو دوکانانی کە نەسووتان بەڵام زیانیان بەرکەوتۆ ڕووخاونیا بە هەر جۆرێک بەڕەنگە ئەوانە زووتر نۆژەن بکرێنەوە ئامادە بن بۆکردنەوە دەمێت پرسیاری ئەوە بکەم کەی بازارەکە دەکرێتەوە چونکە وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی شاماژەی پێکرد کە نۆژەن دەکرێنەوە چەند پرسیارێکم هەیە لێرەیە لەسەر ئەرکی کێ نۆژەن دەکرێنەوە ئایا خاوەن دوکانەکان خۆیانیان حکوومەتە و ئەگەر یونسکۆ لەم بابەتەدا بێ نۆژەنکردنەوەی دوکانەکان زۆری پێ ناچێت طبعا هەر ئەمڕۆ لە کۆبوونەوەیەک لە پارێزگار هەوری بڕیاردرا ئەو دوکانانی کە زەرەریان پێ نەگەیشتووە دەست بە ئیشکاری خۆیان بکەنەوە دەست بە کاسبی خۆیان بکەنەوە لەناو پارێزگاش تیمێک دانرا بۆ ئەوەی بچی دەرخستەکان ئامادە بکە هەنگاوی یەکەم دەرخستەکان بیرتە لەو دەرخستانەی ئەو کەرپوت و دیوار و ئەو بابەتانە و سەقفەکان کە بەربیتەوە لایەکیان یاکۆ بڵێ کاروباری شارستانیە هەروە هەندێک کێشەی کارەبایی تێدا هەیە کێشە کارەباییەکان ئیتر هەر لاینە و بە لەژێر بەرپرسیاتی خۆی هەردەستی ئەو دەرخستانە ئامادە دەکات وەکو ئاماژەم پێکرد شارەوانیەکان ئیشی شارەوانی دەکەن کارەبا ئیشی کارەبایی دەکات بەرگری شارستانی دەرخستی خۆی ئامادە دەکات بەڕێوەبەراتی ئاوی هەولێر دەرخستی خۆی ئامادە دەکات لە ئەنجامدا ئەوانە هەموو دەبی تەقیمە بکرێتن ڕقەمێک دەرچێتن ئێستا بەڕاستی ئەمە لە دوو ئەو ڕقەمە دەگەڕین هیوادارین لە ئەمڕۆ دەستیان پێکرد طبعا ئەمڕۆ لیژنەکان دەرچوون ئێستا ئێمە لەسەر خەتیان لەگەڵیان لەگەر پارێزگا هەتا ئێستاش من هاتم ئەوانە هەر خەریکن چۆنیەتی نۆژەنکردنەوەی ئایا بەسەر ڕێگایەک دەبی چۆن دەبی ئایا هەمان مەواد بەکاردەنرێتن ئایا ئەو ماوەدانەی بەکاردەهێنرێتن لە مستەقبل ئایا بوونیان هەیە لە کوردستان ئیتر لەسەر ئەو شتانەنا هیوادارین پاش 2 ڕۆژی دی ڕۆژێک یاخود 2 ڕۆژ دی ئەو دەرخستانە ئامادە بن ئیتر ئێمە ئەو دەرخستانە بەرز دەکرێتەوە لەو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران ئێزە بڕیاری لەسەر دەدێتن هەر بۆ زانانی بەڕێستان ئێمە کە لەنگەی هەولێر سووتە نزیکەی بەجاری یەکەم و بەجاری دووەم طبعا حکومەت ئەوەی گرتە ئەستۆ خۆی نۆژەنکردنەوەی لەنگە نەک کەلوپەلەکانی خەڵک کە سوتایە نۆژەنکردنەوەی لەنگەن بە هەردوو قۆناغی لە بوارەکانی شارستانی و کارەبا و ئاو دیفاع مەدەنی نزیکەی 570 میلیۆن بوو ئێستا ئەو دەرخستە ئاڕاستەی ئەنجومەنی وەزیران کراوە حتما ئەوە کەوتە ئەستۆی ئەنجومەنی وەزیران ئەوە ئێستامەش دەرخستەکان ئامادە دەکەین بە هیوای ئەوەین ئینشاءالله بە شێوەیەکی وەکو بڵێن ڕێکوپێک دەرخستەکان ئامادە بکرێتن ئیتر ئەو کاتە قرای لەسەر دەدرێتن بەس بە قەناعەتی من دیسان ئەنجومەنی پارێز ئەنجومەنی وەزیرانی بەڕێز لەبەر ئەوەی جەنابی سەرۆکی حکومەت سەردانی ئەو شوێنێک و دنیایی و ئارامێکی دایە خەڵکەکە ئینشاءالله ئەوەش هەر بە هەمان بابەت دەتوانین ئێمە نۆژێنی بکەنەوە لە وەختێکی زووتریش وەڵا خاڵش تریشی ئەگە مەزار هەبی ئەماژی فەرمە ئێمە لە پارێزگای هەولێر جگە لەو قەیسەری کە ئێستا ئێمە هەیتمان قەیسەری تابقێکی دیشی دوو هەیە تابقی دووەمی قەیسەری کەونی پێدەرێن نزیکەی 100 دوکانە ئێمە لەگەر چەند گروپێکی خۆمان و لایەنێکی ئەڵمانی خەریکین تابقی دووەمیش نۆژەن بکەینەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەو کارە ڕوویدا ڕەنگە ئەو بەسەر هاتە ڕەنگە ئەو ئیشەی نەبڕێک دوا بخاتندنە ئەو وەکو جوانیەکی جوانتر دەداتە قەیسەریە تابقی دووەمە 100 دوکان ئەم جوانیەت چۆنە پارێزرێ بڕیارتان داوە کە چاودێریکردنی ئەو بازاڕە و پاراستنی بدەنە دەستی کێ دارەوەیستان بڕیای لەسەر نەدراوە بەس ئەسڵیەکەی خۆی چۆنە
زاری وای نۆژەن دەکەینەوە. باشە نامە بستمەوە بوو ینی ئیدی لە مەوجووە پاراستنی ئەمنیەتی بازاری قەیسەری دەدرێتە دەستیکێ. بەڕاستی ئەمڕۆ کۆبوونەوەکە یەک لە کۆبوونەوەکە ئەنجام درا یعنی ئەوەی ئەم تەماشامان کردی ئەو جەماعەتی سکیۆریتی لەوێن لە هەر شوێنێک بن یعنی ئەو ئامراز و وەکو بڵێن شتانەیە لە دەست نییە هەر سکیۆریتی بەمانایەتیە لەوێ دەبی سکیۆریتی ڕۆلی خۆی بی لەو شوێنانە. ئایا مثلەن دانی ئایا ئەو چەند فایدە هادراتی هەیە چەند حریقی لە بەندەستە کارمەندەکانی ئایا شیاون دەتوانن بچن بەونمە ئەو حریقانە بەکاربێنن لە کاتی بوونی ئاگرێ بچن بیکوژێنەوە. بەڕاستی ئێمە پێمان باش وەکو پارێزگای هەولێر ئەمە لەلایەن ئاسایش و پۆلیس و حکوومەتەوە بەڕێوە بچیتن ڕێگای تەجروبەکانە لە لەنگەی یەکەم و لە لەنگەی دووەم و ئێستاش یعنی لایەنی سکیۆریتی ڕولێکی وایە نەبینیوە. یعنی دوکانەکانی قەیسەری نزیکەی 4,000 دوکانە ئەوەی ئەمە معلوماتمان پێگەیشتووە لە ڕۆژی سوتانەکەی تەنها 10 کەس لە قەیسەری بووە. ئایا بە 10 کەس لە قەیسەری دەتوانی ئەوەی کۆنتترۆل نەخێن ناتوانیتن. ئیتریان دەبی ئەوانەی سکیۆریتی بە شێوەیەکی باشتر ئەکتیو بکرێنەوە ڕۆلەکانیان دیار بکرێتن بزانە ڕۆلەکانیان 1 2 3 بۆیان دیار بکرێتن دەبی ئەوە تەبی ئەو ڕۆلانە لەوێن دیار بکرێتن بۆ نمونە حریقە تەبی ڕەنگە سیاری حریقە تەبی ڕەنگە کامیرەی چاودێری تەبی ڕەنگە دەرگاکان پتۆ بکەین نێڵی خەڵک بۆ نمونە پاش ئەوەی کە دوکاندارەکان دەستەوە کەس بستە ئەو شوێنە ئیترەوە هەموو لەژێر دیراستدایە. دەستان خۆش بێ زۆر سپاس بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر سپاس بۆ ئامادەبوونێت لەگەڵم دەست خۆش.